سڵاو ڕێز و خۆشەویستین بینەران و بیسەران بەخێر بن بۆ ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی 01 ژیری ئەمڕۆ هەفتی 11 ئەڵلقەی ژمارە 276 تۆمار دەکەم خۆم بە خۆشحاڵ دەزانم گەیشتە مانجی 11 و یاریی شەش دووبارە دواخرا بەڵام هەواڵێکی خۆشترمان هەیە ئەویش دەستکەوتنی هودی لەو شێوازەیە کە باڵای کوردستانە ئەمە دانەیەکیانە هەفتەکانی دیکە دانەکانی دیکە ببینن بەڵام شتی زۆر جوان هەیە دەتوانی بەم شێوازە ئەم کواڵەتی بەرزەم هەم ئەستورە و هەم نازدارە و هەم خاوە لە بەرت توانی بە ئاسانی بەدەستی بخەی لە ڕێگەی لیۆرا ستۆر لە ئینستاگرام دەتوانن پەیوەندیان پێوە بکەن بە هەر دیزاینێک کە بە خۆ دەتەوێت یاخۆ دیزانی ئامادەکراویان هەیە و قیاسی زۆریان هەیە ئەمە ئینستاگرامەکەیتیان پەیوەندیان پێوە بکەن بڵێن لایەن ژیرەوە هاتوو بەرخێکی گونجاو بۆ خۆتان بەرزی بخەن و گەیاندیشان هەیە بێگومان بۆ هەموو کوردستان سوپاس بۆ لیا ستۆر بۆ دابینکردنی ئەم هودیە ئێستا ئەشکاتی چیام یاریەکان سەرەتا نرخی یاریەکان هێمافتەیە چۆنە لە ڕێگەی All for Less یاری بلاک ئاپسی 7 بلاک ئاپس 7 ئێستا حالیان پێما بێ بتوانین داوڵۆندی بکەن چونکە هەفتی داهاتوو بڵاو دەکرێتەوە لەسەر PS4 و PS5 بگومان لەسەر پلەیستەیشن بەردەستە هەرچەندە یاریەکەسی لای مایکرۆسۆفت و خاوەنداری دەکرێت بەڵام هە بەردەستە هەرزانترین نرخ 35,000 نارە لەسەر PS4 لەسەر PS5 هەرزانترین نرخ تەنیا 50,000 نارە Call of Duty Modern Warfare 2 cross gen و تەلەوە PS4 و PS5 بی PS4ەکە 15 واروە PS5ەکەش بە 30,000 نار یاخۆ 20,000 ناوەکان وەری بگری Horizon بە هەرزانترین نرخی 20,000 نارە God of War Ragnarok بە 15,000 یاری Lost Soul Aside 35,000 Resident Evil 4 15,000 Mafia The Old Country بە 30,000 Silksong نوێیەکە یاخود Hollow Knight نوێیەکە بە هەرزانترین نرخی 10,000 نارە یاخود یاری Little Nightmares 3 بەشی سێم نوێیەکە هەرزانترین نرخی 15,000 وەرە یاری Metal Gear Solid 3 Snake Eater بە 40,000 ناتوان بەرسی بخی ئەمە و زیاتر پلس گەیم پاس هەرچی دەوێت بگومان لە All for Less ئێستا حالیان بەردەستە و سپاس بۆ سپۆنسەریکردنی پرۆگرامی 01 ژیری لەلایەن All for Less یاریەکان لەم هەفتەیە چەند یاریێکمان هەیە کە بڵاو کراونەتەوە ئەوەندە چێ لە هەفتەی داهاتوو یاخود لەم هەفتەی بێ بڵاو دەکرێتەوە یاری ئارک ڕایدەر یاخود ARC ڕایدەرز یان ئارک ڕایدەرز لە کۆتاییدا بڵاو کرایەوە یارێکی لوتەر شوتەری دەتوانم بڵێم لە یاریشی زۆر جیاواز نییە دەبەرەوەی یاری ئەکستراکشنمان یەکجار زۆر لە ماوەی ڕابرد بڵاو کراوەوە بەڵام ئەمە یاریی پریمیەمە و دەی پارە بدەین اینجا بەشدار یاریەکە مۆدی تەنیا مۆدی ئۆنلاین و سینگل پلیریش نییە بەڵام نمرەکانی زۆر باش 8.7 هەیە لەلایەن ڕخنەگران گەیمەران 8.8 پێدایە چێ حەزی لەم یاریە چێ بەنیازە بیکە ترەیلەریەکانی کاتی خۆی زۆر سەرنجڕاتیشان ئێستا یاریەکە بەردەستە یاری Luminous Rise لەسەر PS5 و PC لەم هەفتەیە بەردەست دەبێت یاریەکەکەوە دەتوانم بڵێم ئەم کلاسیکە و هەم نوێشە لە بەچە قسە دەکەم یاری تێترۆستان بینیوە کاتی خۆی کە میکانۆیەکان یاخود بۆکسەکان دەینە خوارە و چیان دەکەیت و ئیدی دەبی شتەکان لە خوارەوە تێک بشتێری شەڕکردن لە جیکات بەڵام لێرە میوزیشیان زیاد کردووە گرافیک زۆر جوانە بە VRش بەردەستە لەسەر PS5 و PC لە هەفتەیە بەردەست دەبێت Luminous Rise بڵاو دەکرێتەوە یاری Sacred 2 Remaster ڤێژنێکی نوێ یاری Sacred 2 کۆنا ڕیماستەر کراوەتەوە لەم هەفتەیە بەردەست دەبێت لە تای پلاتفۆرمەکان وەروە هەر لەم هەفتەیە یاری PUBG ڤێژنی PS5ەکەی بەردەست دەبێت بەڵام هێشتا بە فەرمی بە تەواوەتی هەموو معلوماتەکانمان لانیە کە چ دەگۆڕێت ناگۆڕێت تەنیا پاکنەوتێکیان بڵاو کردەوە دەڵێن گرافیک باشتر دەکەین فرێمڕیت باشتر دەکەین نۆشتانە ڤێژنی 38.2 کە ئەپدێتێکی نوێیەکی کە دێ دەبێتە نەیتیڤ PS5 یاخود نەیتیڤ ئێکسبۆکس سیریەس خۆیان ئامادە دەکەن لە بۆرەوەی PUBG لە کۆتایی ئەم ساڵیان سەردە ساڵدا توشتیوە لەسەر PS4 نامینێ تەنیا لەسەر PS5 و ئێکسبۆکس سیریەس دەمینێ کاتە PUBG دووبارە بڵاو دەکرێتەوە لەسەر PS5 و ئێکسبۆکس سیریەس یاری Call of Duty Black Ops 7 یاخود Black Ops 7 هەفتەم یاری Black Ops لە زنجیرەی Black Ops وەروەها یاریی نوێی Call of Duty ئەم ساڵە 2025 پراستی ئەم یاریە مارکتینگێکی زۆر باشی بۆ نەکراوە لەلایەن مایکرۆسۆفت و ئاکتیڤیژنەوە بەڵام لەوانەشە بڵێم جیاوازترین یاری Black Ops خۆت Call of Duty لە ماوەیەکی یەکجار زۆر لە ڕووی ماپ و هەیکەل و چیرۆک و تەرتیبات بشت بزەبت نازانم تا سەرکەوتو دەبێت پارساڵیان زۆر باش بوو پێراریان مام ناوەندوو بەڵام بەستر پێرار زۆر باش 2019 مۆژمە فکر 2019 چێکە لە باشی Call of Dutyەکان Black Ops 7 هیوادارم سەرکەوتو بێ بەڵام ئەمسا ساڵی Battlefield بوو تاوەکو ئێستا و ژمارەکانی Battlefield زۆر بەرزن بزانین Black Ops چی پێدا کرێ
بێوەلای هەواڵی یاریەکان و بێگومان بەسەس پێ دەکەین بە GTA 6 دوێنێ شەو کاتژمێر 12 بوو 1 بوو 2 بوو بزەبە دەبیر بنیە بەڵام بە فەرمی ڕۆکسەر ڕایگەیان وتی سەلام جەماعەت چۆنن یاری گراند ثێفت ئۆتۆ 6 دواخرا بە فەرمی دووبارە یاری GTA 6 دواخرا بەرواری نوێمانکەیە 19/11/2026 کە پێشتر بڕیار بوون لە مانجی 5 بڵاو بکرێتەوە بەڵام ئەویش خۆی دواخراو بوو بڕیار بوو لە پاییزی ئەم ساڵ بڵاو بکرێتەوە ڕێک ئەو مانگە مانجی 11 بڵاو بکرێتەوە دەبای یارێک ئێستا بڵاوکرێ بەڵام دوایان خست بۆ مانجی 5/2026 ئێستا دووبارە دواخراوە بۆ مانجی 11/2026 واتە ڕێک 1 ساڵ و شتێکمە ماوە هەر نزیک دەبینەوە دوای دەخەن مهم ڕۆکسار دەڵێت دەڵێ زۆر داوای لە بردن دەکەین لە برەوەی کاتی زیاترمان پێویستە بۆ ئەوەی ئەو بیرۆکەی هەیتمان ئەنجامی بدەین و ئەو لێڤڵی یاخود ئەو چاڕوانی گەوری ئنگۆ لامەتان هەیە کە بۆ یاریێکی زۆر ناوازە و پۆڵیش واتە ببێت کێشەی تەکنیکی ئەوشتانە پێتان بدەین ئەنگۆ شایانی زۆر زیاترم بۆی کار زیاترمان پێویستە وەروە ڕۆکسار لە خوارەوە دەنووسێت We want to thank you again دەڵێ دووبارە دەمانێت سپاستان بکەین لە بۆ سەبرگرتنتان و پاڵپشتیتان دەڵێ لەو کاتێک کە ئێوە چاوەڕێ دەکەن تۆزێکی دیکە ئێمە زۆر دڵخۆشین کەوا پێتان بڵین ئەزمونێکی زۆر ناوازەی ویلایەتی لیۆنایدا چاوەڕێتان دەکا لە ڕۆژی یخول لە سێتینجی سەردەمی شاری ڤایس سیتی بەڕێز و خۆشەویستیەوە ڕۆکسار گەیمز بێگومان تویتەکەیان 100 ملیۆن جار تەنیا لە تویتەر بینراوە 467,000 دانەڵایکی لۆ هاتیە یەکێکە لە پرتویترین و پڕلاکترین تویتەکان ئەو معنای دێ بێگومان معنای ئەوە دێکەوە چاڕوانی ترۆیلەری سێم بین لە کۆتایی ئەم ساڵ تا کۆتایی ئەم ساڵ 100% ترۆیلەری سێم دێ لە بەرەوەی لە ترۆیلەرە نوێیەکە دەبێ ئەو بەروارە نوێی بۆ دابنێن چکۆ لەناو وێبسایت خۆیان هەندێک شوێنیان کردیتە نۆڤێمبەر 19/11 بەڵام لە هەموو شوێنیان کردوتە 19/11 واگەر لە بیرشتان بی من لە مێژە دەڵێم کەوا GTA 6 دوا دەخرێب لەبەرچی ئەگە سەیری ڕۆی دێت بکەین بڕیار بوو لە پاییزی 2017 بڵاو بکرێتەوە دوایان خست بۆ سەرەتای 2018 کەسی چووە پاییزی 2018 سێ بەروارمان هەبووە GTA 6 وتمان ئۆکەی لەوانەیە یەکەم جارە ڕۆکستار یاریەک دوانەخە بە شێوەیەکەوە بەروواریان داناوە کە بەروواریان دانابوو لە مانجی 5 بەڵام کێشەکە ئەوەیەکەوە یەک پێڕان ناگەن بە قسەی خۆیان دووش مانجی 5 لە ئەمریکای مۆندیالی هەڵبژاردنەکان بەڕێوە دەچێت ئەوە هەڵبژاردەکان بەڕێوە دەچێتەوە مۆندیال ڕاستە لە لای ئەمریکیەکان شەش زۆربینە بەڵام لە جیهان کاردانەوەی گەورەی هەبێگوە ملیاران کەس سەی دەکەم تێدەگەم لەبەر دوای خستیە پێوان ناخۆشە بەڵام بگومان هەر چاوەڕێی GTA 6 دەکەین هیچمان چیە هەر چاوەڕوانی 1 ساڵی ڕەبقی دیکە بڵاو دەکرێتەوە لە 90 باوەڕ ناکەم لەوەی زیاتر دوا بخرێم زۆر یاریەکانی 3 دوا خستی ئەمە سێم جارە بەڵام چاوەڕوانی ترۆیەر بن بەڵێ من پێم وایە تاوەکو ناوەڕاستی ئەم مانگە ترۆیەری سێمی GTA دەبینین بە بەروارە نوێیە وانندەک معلوماتی نوێژە یاریەکە دەزانین و لەوانە شەو ڤیدیۆ بڵاو دەکەم و یەکسەرش بڵاو بکرێتەوە چکە زۆر بێشانسم نوشتانە بە زیوادارم زۆر دوای نەخەم بێمە سەر مقابلەیەکی یەکێ لە دامەزرانی کۆمپانیا ڕۆکستار و دەرهێنەری زیاتر لە دەیاری ڕۆکستار بە GTAەکانیشەوە سەزەم GTAەکان سەزەم یاریەکان ڕێدێت دان هاوزەر ئەو کەسێک کە GTA و ڕێدێتی دروست کردی و نووسی و ئیخراجی کردیە لە مقابلەیەک لەگەڵ لێکس لوثەری یان لێکس نازام چیە مهم پۆدکاستێکی گەورەی ئەنجام دە دوو کاژبین و باسی زۆر بابەتی جیاوازی کرد سەرەتا لەمە بەسەکەن کە بۆچی تەنیا GTA لە ئەمریکا دەبینین بۆچی GTA نمونە لە لەندەن لە بەریتانیامانە دان هاوزەروتی هۆکارە سەرچێکە ئەوێت چیرۆکی GTA شەرتەقەیە دزینە تاوانیان ئەنجدانی تاوانە ئۆتۆمبیلە ئەمە خەونێکی یاخود ستایلێکی زۆر ئەمریکیە نەک وڵاتێکی دیکە بۆیە مەحاڵە بتواندرێ لە سێتینگێکی وڵاتێکی دیکە بتوانین یاری GTA دروست بکەن وەروە باسی ئەوەشی کردکەوە خۆشەویستترین و دڵخوازترین یاری گوتی لە نێوان ڕێدێد و GTA 4 نانەی دانەی هەڵبژێرە مەبەستە ڕێدێد و GTA 4 دانەی هەڵبژێرێ لەوانەیەک لەو دووە بێ بەڵام نەیوت کامەیە بەڵام وەکو کارکتەر وتی لە نێوان ئارتەر مۆگن و نیکی GTA 4 وتی لە هەردوو لەلام زۆر خۆشەویستە لەو دووە لەوانەی دانەیەک دڵخوازترینم بێ وەروە باسی ئەوەش کە سترنج مانەکە چییە پیاوێکمان هەیە کە نەناسراوە لە ڕێدێد 1 هەبوو لە ڕێدێد 2 هەبوو ئەم پیاوە لە یاریەکە هیچ ڕوونکردنەوەیکی بۆ نادرێت بەڵام بە دیار دەکەی و قسە دەکات وتی بیرۆکەی سترنجمان ئەو پیاوە بەرجەستەکردنی شەیتان و ئەهریمەن و خراپەیە لەناو
جیهانی ڕێدێت کەوا کاتێک کارکتەرەکە ڕوبەڕووی شەیتان دەبێتەوە ئەمە شەیتانە لە ناو یاریەکەمان کە هەمان بێ بەرجەستەی بکەین بە حیوارەکانی بە شێوازی قسەکردنی لەبەرەوەی ڕێدێت 1 و 2 کاتیان زۆری بینە بەڵام هەر هەنە ئەو کارکتەری هەرتێدا بە هەمان شکڵ بەبێ و پیر بێەوە بێەوە شت بێ وتی ئەمە بیرۆکیە بۆ دامان ناوە ئەگەر یاریەکان لەس پۆی ناکەم سرنجمان چێ و چێ و کاتێ بەدیار دەکەوێت کردی بێت دەزانیەکە نەش کردیە پێم وابێ خۆت بیدۆزیتەوە خۆشترە بەڵام ئەگەران لە یوتیوب سەیری بکەم شتە سترنجمان ڕێدێت 1 و 2 هەیە زیاتر دەیبینیم وەرە بێمە سەرەوەی کە ڕۆکستار لە مەفتەیە چەند کەسێکی لە کۆمپانیەکانی خۆیان لە بەریتانیا دەرکرد ڕۆکستار دەڵێ هۆکاری سەرکی دەرکردنی ئەو چل کەسە نزگەسی چل کەسێکیان دەرکردەوە کارەکە بۆ دەگەڕێتەوە دەیانەوێ نیانەوێ زیاتر یاریەکانی ڕۆکستار دزەی پێ بکەن وەرەوە هەندێک شتی قۆڕشیان کردێنە ناو کۆمپانیا بەڵام ئەو کەسانی کە دەرکراون قسەیەکی گە دەکەن ئەوان دەڵێن نەخێر ئێمە ویستمانەکەەوە کارمەندەکان یونیەنێک دروست بکەن یونیەن لە کوردستان بێگومان نیمانە بەڵام لە جیهان هەیە یونیەن کاتێکەوە کارمەندانی شوێنێک یاخود فەرمانبەرانی شوێنێک بێکەوە شتێک دروست دەکەن پێی دەوترێت یونیەن کەوا دەبێت ئیدی کۆمپانیاکە تعامل لەگەڵ ئەو لایەنە بکە وەکو بڵێ نیمچە حزبێکی بچووک لەناو ئەو شوێنە دروست دەکەن کەوا دەبێت تعامل لەگەڵ ئەوم کە لە ڕووی پێدانی پارەیە لە ڕووی مافە لە ڕووی هەشتێکە ئیدی کۆمپانیاتوانێت دانەدانە کارمەندەکان مەسەرەن تعاملیان لەگەڵ بکە وەکو دەبێت لەگەڵ ئەم لایەنە گەورەیە قسە بکە بۆ ئەوی مافیان بپارێزرێت مهم ئەو شەڕە هەیە ڕۆکستار دەڵێ لەسەر ئەو شتەیە ئەنجار نەخێن لەسەر ئەو شتەی نییە وەروە یاری مارڤڵ 1933 لە کۆتاییدا ئەویش دواخرا بەڵام دواخرانەکەی مارڤڵ 1933 یاخود ڕایز ئۆف هایدرا دواخرانەکەی تۆزێک ناخۆشە وەکو مەسەن جیجی نییە بڵێن کاکە دەزانین کاتێکی کە بڵاوی دەکەن وەڵکو دەڵێ لە سەرەتای 2026 یاریەکە بڵاو ناکرێتەوە بیۆند سەرەتای 2026 یاخود لە دوای سەرەتای 2026 بڵاو دەکرێتەوە ئایا 2027 2028 یاخود 2026 کاتێکیکە نازانین مارڤڵ ڕاگەیاندکەوە یاریەکە indefinitely واتە بە 100% یاریەکە دواخراوە کە بەرواریشیان نییە کە تەنها ویندۆشیان نییە واتە پەنجەرەیەکیان نیە لە ماوەی 3 مانگ 4 مانگ بڵێن لەو مانگانە بڵاو دەکرێت لەو وەرزە بڵاو دەکرێتەوە هیچیان نییە بێمە سەر یاری FC نوێم بڕیارە و پێشبینیش دەکرێت و دەنگۆژمان هەیە و بەڵگەشمان هەیە کەەوە یاری داهاتووی FC یاخود 2026 شتێکی گەورەی تێدا دەبێت بە قسەی خۆیان ئەویش جیهانی کراوەیە واتە جیهانی کراوە لە بۆ یاری فیفا FCEA زیاد دەکرێت بەڵام جیهانی کراوەکە لەوانێ ئەو شتەمی کە بیرێ دەکەیتەوە مەبەستمەوەیە جیهانی کراوە مەبەستم وەکو گەیم پڵەی نییە بەڵێ تۆپانەیە ئەنی تا ساحەیە چۆن ساحەیەکەی جیهانی کراوە مهم چۆنە مەسەرەن ئەو مۆدانەی لە ناو یاریەکە بەردەستە نمونە مۆدی ڤۆڵتات هەیە مۆدی سلاعیبی هەیە مۆدی دولاعیبی هەیە مۆدی گیانەکانت هەیە هەڵبژاردنەکە هەرچت هەیە هەمووی لە یاریگەی جیاواز ئەسەر نەخشەیەک بەردەستە تۆ وەکو پاڵەوانێک و کارکتەرێک بەناو ئەو شوێنانەدا دەسوڕێتەوە بەشداری شوێنەکان دەکەی ئەم شتیان لە یاری دەبێت 2K24 بوو یان خود 5 بوو ئەنجامیاندا کە زۆر ئەویش لە NBA وەریگرتیا ڕێگاکە بۆ سەرفکردنی پارە بەشداریکردن لە قومار و بەشداریکردن هەندێک شوێنی دیکە و کڕینی جلو بەرگ و دەچێت دوکانی جیازانێ لەو ماپەکراوەیە دوکانی ئەدیداسە بێت دوکانی نایکە بێت شتی لێ بکرێت بەڵام شتەکانی کە دیکرێت هەموو بیگمان ئەلکترۆنیە دریشتە لێ بەڵام پار ڕاستەکەیدا من کەیفم بۆ شتە نایە بەڵام دەیکەن بۆ ئەوی پارێزاتر پێکۆکەوەرەوە یاری ماینزای لەوانێ لەبیرتان لەوانێ لەبیرتان نەبی کە لە ماوەی ڕابردوو بڵاو کرایەوە شکستێکی گەورەیە ناو یاریەکە پێماوە کۆتایی پێهاتەوە بەڵام کۆتایی پێ نهاتوە لەبەروی ئەپدێتیش نوێیان لە بۆ ناردووە بە ناوی ئارکەیدیە کە هەندێک شتی نوێ زیاد دەکەم کە دڵخۆش مەشتە نوێیانی زیاد کردووە نمونە مۆدێکی تێدایکەوە هەندێک لەلایانی مەڵتیپڵێر ئۆشتانە دەکشی تێدایان دەک ماپی نوێ خستە ناوێ دڵخۆشم بەڵام زیاتر بۆ کەسان دڵخۆشم کە پارەیان بە یاریەکەداوە پێشانوە یاریەکە زۆر کاولە ئێستا لە ڕێگەی ئەمە بدەیتە تۆ شتێکیان هەیە ئەنجامی بدەن ترەیلەرێکی نوێمان هەیە بۆ یاریەکی نوێ گەشتە بڵاو نکراوەتەوە بە ناوی دیفێکت کە جوان دیارە سەرنجڕاکێش دیارە بە سایبەرپانکی دەچی لە هەمان کاتدا تۆزێت ترسناکتر تاریکتر گەیمپڵێکی جوان دیار بوو سەرنجڕاکێشە نازانم ماگەتان لێ یاخود نا بەڵام بۆ کەسانێکی فێمە فۆرتنایتی دێ لە مەفتەیە سمسنەکان لە بۆ فۆرتنایتی زیاد کران کە مابەکە بە تەواوەتی و کارکتەرەکان و ستایل و ترتیبات و میوزیک و ئیستەر ئێگ و هەموو شتەکانی زنجیرەی سمسنس ئێستا لە ناو یاری فۆرتنایت بەردەستە و ماپەکەشان ناوێنە ناوە ماپی سپرینگفیلد کە ئەو شارەیە کە زنجیرەی کارتونی سمسنی یاخود ئەنیمەیشنی سمسنی تێدایە خبرێک سەرنجڕاکێش هەبوو لە مەفتەیە دەڵێ کنسیومەر یاخود دەڵێ گەیمەران دوو هێندە پارە زیاتر بە یاری ڕیمەیکەکان دەدەن نەوەکو ڕیماستەرەکان تقریبان بدنە پێشتان سۆنی لەبەر ئەو هۆکارەیەکەوە یاریەکان زیاتر ڕیمەیک دەکاتەوە نەوەکو ڕیماستەر بێگوان ڕیماستەریشمان هەیە و ڕیمەیشمان هەیە بەڵام
گەیمەران زیاتر ریمیکەکان دەکڕن نەک ریماستەرەکان چکە ریمیک واتە دووبارە دروستکردنەوەی یاریەکە لە ڕووی گرافیکەوە بەرزکردنەوەی گرافیکە ئەنیمەیشنیان پاک کردیتەوە دایالۆگەکان تۆزێک ئەخاوێن کراوەتەوە زۆر جار ئەپدێتی نوێ و ماپی نوێ و هەندێک شتی نوێ و حیواری نوێ هەندێک نوێژە خۆ دەگرێت بەڵام ریماستەر هەر هەمان گرافیکە تۆزێک گرافیکەکە پۆلیشتر کراوە ئاسانتر کراوە بینینی و خاوێنتر کراوەتەوە بەڵام ریمیک دووبارە دروستکردنەوەی بە ئینجینی نوێتر بۆیە گەیمەران زیاتر پارەیان پێداوە وەروە لەم هەفتەیە یاریێکی کۆنی دانتێ بە ناوی دانتێس پروگەتۆریۆ کە بڕیار بۆکو بەشی دووەم بڵاو بکرێتەوە بەڵام کانسڵ کرا لەم هەفتەیە هەندێک سکرینشۆتمان هەیە وانێک ئارت و هونەری یاریەکەمانەیە لە ئۆنلاین بڵاو کراوەتەوە بێگومان ئەگەر یاری دانتێ هیچ بەرکەوتە لەگەڵ نیە کاتی خۆی لەسەر ئێکسبۆکس مارکتینگێکی گەورەی بۆ کراوەکو گادۆڤوار بەڵام بۆ ئێکسبۆکس لەبەرەوەی ڕێک گیمپڵی وەندێکشتەوە کۆپستی گادۆڤوار بەڵام لەمان کاتە خۆش یاریش خۆشە بەڕاستی من زۆرم هەست دێ هەرچەندە تا ناوەڕاست خۆشە ناوەڕاست تا کۆتایی یەکسەر فڵچیانەدا لە کۆڵە خۆیان کردووە شتەکان هەمووی دووبارەیە بەڵام یاریەکەکەوە باسی دەتوانم بڵێم ئەفسانە کۆنەکانی یۆلاندەکە لە هەمان کاتدا باسی خاچپەرستەکان دەکە باسی جەهەنەم دەکە حەف بەشەکەی جەهەنەم بخۆی یاریەکە لەسەر حەف بەشەکەی جەهەنەمە لەسەر ڕۆمانی دانتەیە دانتێز ئینفێرنۆکە گوێ لێ بووبی لەسەر حەف بەشەکەی هەفت خاتەکەی جەهەنەمە و شتی ڕووتی زۆر تێدایە بوو بوشتی زۆر تێدایە کە لە یاریەکان گاڵەڤاریشێ لەو شتێ بەوی دەچی خوێنی تێدایە تۆڵەسەندنەوەی تێدایە وەکو گاڵەڤاری بەڵام بەشی دووەمی بەنای پرگەتۆریۆ بوو پرگەتۆری لە ئاینی کریستیانی باسی ئەو شوێنە دەکە کە بەشەر دەمرێت بەڵام هێشتا بڕیارە دراوە بچێتە بەهەشت یاخود جەهەنەم دەچێتە شوێنێک پێ دەوچێت پرگەتۆریۆ پرگەتۆری ئەوە ناوەکەیتی لە ئاینی کریستیانی جا یاریەکە بڵاو نەکراوەوە بەڵام هەندێک سکرینشۆتمان هەیە بەڵام خۆی یاریێکی دانتێمان هەیە لە ماوەیەکی لانەیە ساڵ داهاتوو بڵاو بکرێتەوە بەڵام زۆر بەوانە ناچێت ئێمە سەرهاڵەکانی پلەیستەیشن و سەرەتا بۆ ڕست پێ دەکەن ئێستا پلەیستەیشن پۆرتال بەڕاستی سۆنی بەرەبەرە باشتری دەکات نمونە ئەپدێتێکی نوێ لە بۆ پلەیستەیشن PS پۆرتال بڵاو کراوەتەوە کە لەو بەڕێگەی ئەو ئەپدێتە بگومان زیاتر سوود لە پلەیستەیشن پۆرتالەکەی خۆت ئەگە هاتە وەردەگری بەڵام من کاتی خۆی هەم بوو پێشم وتم کە لە بەرچ بەکارمە هینە لەبەری پێویستمە ئینتەرنێتێکی باش بووە بۆ ئەنجامدانی ئەو یاریانەش دەبایە پلەیستەیشن 5ەکەت ئۆن بێ ئینجا ئەم پۆرتاڵە کاری دەکرد واتە دەبایە یاریەکە لەسەر پلەیستەیشن 5ەکەت پلەی دەکرد بەخۆی پلەی دەبوو ئینجا بە ئینتەرنێت دەگوازراوە تۆزێک خاو بوو لاجی زۆر بەڵام ئێستا چی کردو سۆنی ئەگە پلەیستەیشن پلەس پریمیەمت هەبێ دەتوانی پلەیستەیشن 5ەکە هەر بەکارنێنی یاخود هەر نەشت بێ لەرگەی پلەیستەیشن پلەس پریمیەمی دەتوانی سەرجەم یاریەکانی لە کاتەلۆگەکەی هەیە ڤێژنی PS5ەکەیان ڕاستە خۆی لە ڕێگەی سێڤەرەکانی سۆنیەوە ستریم بکەیت کە لاجی زۆر کەمترە بە قسەی یوتیوبەرەکانی کە تاقییان کردیتەوە لەم هەفتەیە و بە قسەی سۆنیشبی لاجی کەمترە و سریعترە و کواڵیتیشی باشترە واتە چی دیکە پێویست بە PS5 نییە بۆ ئەنجامدانی یاریەکان ڕێگەی پۆرتاڵە بێگومان یاریەکان هەر داوڵ نابێت لەبەرێت پۆرتال وەکوا دیزاین نەکراوە کە یاریەکان ئستاڵۆن بێت تەنیا ستریمە بەڵام لەم هەفتەیە دەنگۆی قسەیەکی گەورە هەبوو کە سۆنی لە یاری کلاودیش لە ئێکسبۆکس دەباتەوە مەسەلەن لە مێژە مایکرۆسۆفت باسی کلاود دەکات بەڵام تاوەکو ئێستا سێڤەرەکانی مایکرۆسۆفت کە زۆر بەقوتن ئێکسبۆکس زۆر سوودی لێوەرنەگرتووە یاخود بۆ شێوازە بەرپڵاو نییە بەڵام سۆنی خەریکە کە PS پۆرتال بەڕاستی زۆر لێفرۆشا لە چاو چاڕوانێنێک کە سۆنی هەیە تەنها سۆنی خۆیان دەڵێن ئێمە سوپرایز بووین کە ئەوەندە بفرۆشێ خۆیان پلانەکەیان وانە بۆ شێوە سەرکەوتووە واتە سۆنی لە یاری لە گەمە و لە منافەسەی کلاودیش هەر هەرتەنان ئەگەر لە بیرتامی سۆنی عقدی لەگەڵ مایکرۆسۆفت هەیە لە بۆ بەکارهێنانی سێڤەرەکانی ئاژۆر کە گەورەترین سێڤەری بێگومان ستریمینگ و کلاودە لە جیهان واتە سۆنی تەکنۆلۆژیای مایکرۆسۆفت بەکاردێنی باشتر بەکاردێنی لەوەی کە ئێکسبۆکس تەکنۆلۆژیای مایکرۆسۆفت بەکاردێنی لە ڕووی کلاودەوە بەو شێوازە سۆنی زیرەکە لە بەکارهێنانی تەکنۆلۆژیەکان بۆ زیاتر فرۆشتنی بەرهەمەکانی خۆی پێچوانەی ئێکسبۆکس کە تەنیا نایە بەرهەمەکانی خۆی فرۆشتنیا دەوێت یاریەکانی فرۆشی بۆ یاریەکانە سەر ئێکسبۆکس و سەر پلەیستەیشن 5 وانە بەردەست دەخات مهم کلاود ئێستا لەسەر PS پۆرتالی زۆر باشتر بۆ سوودیشی بێگومان زۆر زیاتر بووە وەروە لەم هەفتەیە کامپەینێکی نوێ لەسەر PS5 دەستی پێکرد لەلایەن سۆنیەوە کە سێ دانیان بڵاو کردیتەوە ئەو کامپەینە ئەو ڕکلامە نوێیانە کە سەرنجاتشە بەناوی It happens on PS5 واتە لەسەر پلەیستەیشن 5 ڕوودەدا مەسەلەن دیمەنشدا بوو پاسێکی گەورە لەسەر باڵخانەیەکی گەورەی نیویۆرک بوو دانەیەکیان لەناو مەمەدەفەر بوو دانەیەکیان لە سەحرایەک بوو وەکو دیمەنی کلیپی ناو فیلمە خەیاڵە زانستەکان بەڵام بەستایلە پلەیستەیشن مەبەستەکەی سۆنی چیە دەڵێ ئەو شتانەی کە دەیبینن لەو مەسەن لەو دیمەنانە یاخود ئەو
سەرکێشیانە ئەو شتە سەرنجاکشانە هەمووی لەسەر PS5 ڕوودەدا ڕکلامێکی جوانە مارکتینگێکی جوانە وە لە زۆر شارەکانی جیهانیش ئەو شتانەیان بە فیزیکی و فیزیکال لە ناو ساحە و پارک و شتەکانداناوە مارکتینگێکی نوێی پلەیستەیشن خۆیان ئەوەن دەکەن بۆ سەری ساڵ تاوەکو ژماری زیاتری PS5 لێ بفرۆشن بەم شێوە سۆنی توندە لە مارکتینگ لە بۆ کۆنسۆڵەکەی خۆی بۆی زۆری لێ بفرۆشێ بێمە سەر ئەوەی کە مارڤڵ لە مافتەیە قسەی کردبوو سەرۆکی کۆمپانیای مارڤڵ دەڵێ بەردەوام دەبین لە کارکردن لەگەڵ سۆنی و ستودیو ئینسۆمیاک بۆ هێنانە دی یاریەکانی دیکەش نمونە باسی هیچ یاریشان نەکرد بەڵام دەڵێ سپایدەرمان و وۆڵڤرین تەنیا دوو کارکتەر نابن بەڵکو کارکردی زیاتر و یاری زیاتریش لەگەڵ ئینسۆمیاک و پلەیستەیشن بەرهەم دێنن لە جیهانی مارڤڵ ئاتا قسەکان وایە ئەگەری هەیە لە ماوەیەکی نزیک تا دوور یاری دیکەش لە جیهانی مارڤڵ و ئینسۆمیاک ببینێ لە مافتێ ڕسمێکی سەرنجاکەش بڵاو کراوە کەوا هەندێک لۆگۆی نوێمان هەیە لە بۆ براندی پلەیستەیشن شتێکیان دویان زۆر سەرنجاکشی یەکەمیان نووسراوە کڕۆس بای واتە کڕین بەڵام بە شێوەیەکی کڕۆس واتە لە نێوان دەیکڕی یەک زەپارە دەی بەڵام لە دوو شوێن بەردەستە ڕێک وەکو ئێکسبۆکسی کەوا تۆ پلەی ئەنیوێر کە لەسەر ئێکسبۆکس دەیکرێت لەسەر پیسیش بەردەستا سۆنی بە تەمایشتیشی لەو بابەتەیە کەوا تۆ یاریەکان لەسەر پلەیستەیشن بکڕی ئەگە پیسیش بەکاربێن لەسەر پیسیش پێویست ناکات دووبارە پارە بدەیتەوە بەڵکو کڕۆس بایە لە هەردوو شوێن بەردەستە جا نازانم پارە زیاتر دەدەیت یان هەمان پارە دەبێت بەڵام هیم سۆنی دەستاوە کاری بۆ دەکات وەروە پاوەرسەی ویشمان هەیە کە هێز و توانە و پاوەر کەمتر بەکاردێنی کارەبا کەمتر بەکاردێنی یاخود کارەبا خەزم دەکات لە بۆ یاخود ئەوەندە کارەبا ئەوەندە مەسروفە لە بۆ نایەتەوە زیاتر ئەویان لە بۆ هاندهێڵدەکەی مستەقبەلە سۆنی دەوێت لە ئێستاوە کاری سەبکە بەس کڕۆس بایەکەش سەرنجاکێشە ئەوەش هەر مۆسفاتێکی مایکرۆسۆفتە ئێکسبۆکسە سۆنی دەیەوێت لە ئێستاوە لە بۆ بابەتەکانی خۆی سوودی لێ وەربگریا شتێکی سەرنجاکێشیە کە نازانم باشە یاخود خراپە بەڵام لەم هەفتەیە زۆر کەس وتیان کاکە ئەگەر دوو ئەکاونتت هەبی مەسەن ئەکاونتی خۆت نمونە یاری زۆر دەکڕی لە ئەکاونتەکەیتە زۆشتی ناکڕی نرخی یاریەکان لەناو ستۆر جیاوازە نمونە کەسێک وێنەیەکی بڵاو کردو دەڵێ یاری ڕێدێت لەلای من نرخی گرانترە لە چاو ئەکاونتی خێزانەکەم لە بڕی خێزانەکەم یاری ناکردن یا پلی دەکات خۆ یاریەکانی ئەو پلی دەکات لە ڕێگەی پلەیستەیشنەکەی بەڵام ئەو یاری دەکرێت بۆ نرخی یاریەکە لای ئەو گرانترەوە ئەو کەسانی کە یاری زۆر ناکەن لەوانەیە زۆر نەکردن لەوانەیە نرخی یاریەکان تۆزێک هەرزانتر بێت بۆ ئەوان واتە بە شێوەیەکی داینامیک نرخەکان گۆڕانکاریان بەست دەکات تۆ چەند شت دەکڕی و شت ناکەن بێمە سەر هەواڵەکانی ئێکسبۆکس و بێمە سەرەوەی کە وەکو پلەیستەیشن مایکرۆسۆفت و ئێکسبۆکس ڕکلامی نوێیان دروست کردووە و کامپینی نوێیان هەیە بەڵام کامپینەکەی وان تەنیا ئەوەیە دایانەوەی بڵێن کاکە ئەوەش ئێکسبۆکسە ئەوەش ئێکسبۆکسە ئەوەش ئێکسبۆکسە بۆکسەرێکی پێشوویان هێناوە لە ئەمریکا لەناو حەلبەکەیە دەڵێ ئەوە ئێکسبۆکسە ئەوە ئێکسبۆکسە ئەوە ئێکسبۆکسە پێم وابێ مارکتینگەکەیان جوانە بەڵام تا چەند سەر دەگرێم نازانم وەروە یاری کۆنترباند یاخود کاونترباند کە لەلایەن مایکرۆسۆفتەوە بەرهەمدەهات یاریەکە کانسڵ کرا ئێستا سکرینشۆتمان هەیە لە ئۆنلاین بڵاو کاتەوە کە شێوەی یاریەکە چۆن دەبوو بەداخەوە پێم خۆش نییە هیچ یاریێک کانسڵ بگرێ بەڵام پێمە لەوەیان مایکرۆسۆفت عاقڵ بۆم یاری کانسڵ کرد لەبەر یاریەکە لایڤ سەرویسە ئەگە سەیری مێنویەکان بکەین سەیری سکرینشۆتەکان کە بڵاو کراوەوە هەر هەمووی کی ئۆنلاین ڕاوەستانە بۆ ئەوی لاعیب بێتە ناو یاریەکە و بستە ناو یاریەکە ماپی جیاواز و شتی تێدایە پێم خۆشە کە کانسڵیان کردی و پارەیان زۆر لەسەر نەکردیان وەروە لەم هەفتەیە بە شێوەیەکی فەرمی جەماعەتی ESRP کە نمرێ بە نمرە و ڕیتینگی یاریەکان دەکەن بە فەرمی ڕانگەن کەەوە یاری سان هیل 2 لە بۆ ئێکسبۆکس ڕیت کراوەتە یاری لە ماوەش نزیک یاری سان هیل 2 دێتە سەر ئێکسبۆکس سیریس X و S وەروە MSI بەنیازە هەمان شت وەکو ڕۆگ ئاڵای بکات لە ڕێگەی سۆفتوێرەوە چۆن ڕۆگ ئاڵایگە بینیوتانە یاخود کڕیوتە یاخود بینیتە من باسی بکەم ڕۆگاڵای هاندهێڵێکی ئەیسوسە بە کۆلاب بە هاوبەشی ئێکسبۆکس دروستی کرد ڕووی سۆفتوێرەوە کە پێی دەکەی دەبێتە تاو سکرینەکەی دەبێتە ئێکسبۆکس DUI ئێکسبۆکس بەڵام لە پشتەوە هەر PC هەر کۆمپیوتەرە جا MSI بەنیازە هەمانش لەگەڵ مایکرۆسۆفت کارڕێگەی ئەپدەیتێکەوە هەمان سیستمی ئێکسبۆکس کە ئێکسبۆکس نییە زیاتر ڕووکار ئێکسبۆکسە بەڵام لە باکگراوند هەر پیسیە چکە هەموو لانچەر شتەکانی تێدایە بۆ MSI کلاویش کە یەکێکە لە هاتێڵە بەقۆتەکان زیاد بکرێت خۆشەویستانە بەهۆش بەرنامە سفرێک ژیری بوو بەرنامەیەکی خێرا و سەریع بوو لە بەرەیشم زۆرە بەڵام هیوادارم بەدڵتان بی و ئەم شێرتە ئەم هودیە زۆرم پێ جوان ئەگەر هەستان لێ لە دیسکریپشن ئەگەر هەستان لێ سەردانی ستۆرەکە بکەن لە ئینستاگرام بەناوی ژیرەوە لە بۆ خۆتان بەردەستی بخەن و دەتوان بەکەی خۆتان دیزاین شتی بگۆڕن تا ئەڵقەی داهاتوو بەخۆی گەردان سپێرم خودتان لەگەڵ